بەشەریەتی تەمەدنی جیهان دەکرێت ئومێد بەکەم بەرەو بەستێت ئەمریکا و ڕۆژئاوا و ناتۆ یاخود رووسیا یان ڕێگەیەکی تر لە بەردەمی خەڵکی جەماوەری کرێکار و زەحمەتکێشی جیهاندا هەیە. لە ڕاستیدا بە هیچە بەشەریەت ناکرێت بە هیچ یەک لەو لایەنانەی کە ئێستا بەشەریەتی هەڕپاپیچاوەتە ناو ئەم دڵە ڕاوچێ گەورەیە، ناو ئەم کوشتارە، ناو ئەم خوێن لە بەڕۆژە، ناو ئەم وێرانکاریە، بەشەریەت ناتوانێت دڵ بە هیچ کامێکیان خۆش بکات. بەڵام سەرکەوتنی غەرب لەم کەمپینەدا با بڵێن لەم کەمپینی شەڕ و ڕاکێشانی دنیاە بەرەو جەنگێکی ئاوا بەڕاستی مەترسی دارە. ڕاگررتنی جەنگ، بزوتنەوەی دژی جەنگ، خواستی کۆتایی تێهێرانی ئەم میلیتاریزمە هەڵسا پچراوە خواستێکی زۆر ڕەوا، زۆر مەشروعە و فەوری ترین خواستەکە. بە بڕوای من بەشەریەت دەبێ هەر بەشەرێکە ئینسانێکی شەریف، هەرێزێکی ئازادی خواست، هەرێزێکی متمەدن لە هەنگری ژیان دەبێ بە جدی لە فکریدا چۆن دەتوانێت ئەم بەربەریەتە ڕابگرێت.